ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. ڕێبەر ئۆجەلان بە بانگەوازیەکەی بۆ تا ڕێنوێنی ڕێنسانسی ئیزەدیەکان پەیامێکی تایبەتی بۆ کۆنفرانسی ڕۆشنگیری شەنگال ناردووە کە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان بۆ کۆنفرانسەکە بەم شێوەیە. پێش هەموو شتێک بە ناوی هاوڕێیانی ئێرەوە سڵاوتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کارەکانتان دەخوازم. مێژوو تەنها گێڕانەوەی ڕابردوو نییە، ئازارەکان و بەرخۆدان و حەقیقەتیش لە هەناوی خۆیدا هەڵدەگرێت. گەلی ئیزەدی پایەیەکی دیێرین و شکۆداری ئەم حەقیقەتەیە. ئیزەدیەکان کە خاوەنی باوەڕێکی هەرە دێرینی مێزۆپۆتامیان هەزاران ساڵە لە بەرامبەر فشار و ئاوارەکردنی زۆرەملی و پەراوێز خستندا هەبوونی خۆیان پاراستووە. ئیزەدێتی لە باوەڕ و نەریتێک واوەترە کاژیانی ئاشتیانە لەگەڵ سروشت و پیرۆزڕاگرتنی ژینگە بە بنەما دەگرێت. هەر بۆیە سیستەمە زۆردارەکان هەردەم ئیزەدیەکان وەک مەترسیەک بۆ سەرخۆیان بینیوە. ئیزەدیەکان شوێنەواری ژیانی ئازاد و یەکسانیان تا ئەمڕۆ هێناوە. ئەو دەمەی ڕوبەڕووی ستەمی مەزن بوونەوە ئیزەدیەکان پاشەکشەیان نەکرد و پەنایان بردەبەر چیاکانی کوردستان و گرێدراو بوون با مێژووی خۆیان و باوەڕی ئازادیەوە. هەوڵدرا باوەڕ و زمانەکەیان قەدەغە بکرێت، بەڵام ئەوان کەلتوری خۆیان پاراست. وەختێک هەوڵی لە ناوبردنیان درا لە نوێ لە خۆڵەمێشی خۆیانەوە لەدایک بوونەوە. ژنانی ئیزەدی پێشەنگی سەرەکی ئەم تێکۆشانن بوونە ئامانجی هێرشی توند، وەلێ هەرگیز سەریان نەوی نەکرد و بەرخۆدانیان لە شەنگال دەر لە نوێ هیوای ژیانێکی شکۆداریان بۆ خۆیان و هەموو گەلان خستە سەر پێ. تێکۆشانی ئەمڕۆی ئیزەدیەکان بۆ هەمومان ڕێنیشان دەرا. دەنگی ئەوان دەنگی هەموو ئازادی خوازێکە، بۆیە پاراستنی گەلی ئیزەدی لەسەر بنەمای پاراستنی جەوهەری خاوەنداریە لە ویژدانی مرۆڤایەتی. مافی سروشتی ئیزەدیەکانە کا سیستەمێک بۆ خۆیان بنیاد بنێن تا بتوانن بە ئازادی بە ناسنامە و باوەڕی خۆیانەوە بژین. دەوڵەتە زۆردارەکان و ذهنیەتیانەتەوە پەرستە تەنگەکان دان بە مافەدا نانێن. ئەمە لەسەر بنەمای یەکسانی خوشک و برایەتی گەلان بە سیستەمێک کە بتوانن خۆیان بەڕێوە ببەن ڕێی تێدەچێت. پێویستە هەمووان بزانن گەلی ئیزەدی تەنها نییە و سەرباری ئازاری 73 فەرمانەکە بە بەرخۆدان خۆیان گەیاندا. ئەمڕۆ با پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کە ئێمە بەرەو پێشی دەبین، ئیتر فەرمان بەسەر ئەواندا نایەت و ئیتر فەرمان کۆتایی هات. هەبوونی ئەوان بۆ هەموو کەسێک کاخوازیاری ئاشتی و خوشک و برایەتیە لەم جوگرافیایە مەسەلەی شەرەف و شکۆیە. بەشداربووانی کۆنفرانسەکە با جۆش و خۆرۆشێکی مەزنەوە پێشوازیان لە پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان کرد. ئەمڕۆ لە شەنگالی پەناگەی پیرۆزی ئیزەدیەکان کە پێش 11 ساڵ بادبەر درەندەترین کۆمەڵکوژی کەوت کۆنفرانسێکی گرنگ بەڕێوە دەچێت. کۆنفرانسی ڕۆشنبیری شەنگال کا بە دروشمی بانگەوازی کۆمەڵگەی دیموکراتی گوڵامی 73 فەرمانە ئەنجام دەدرێت. با جۆش و خڕۆشێکی زۆرەوە دەستی پێ کرد و کۆنفرانسەکە لەلایەن ئەکادمیای زانستە کۆمەڵایەتیەکانی عەبدوڵڵا ئۆجەلانەوە ئەنجام دەدرێت. کۆنفرانسەکە بە بەشداری سەدان میوان لە شەنگال و دەرەوەی شەنگال دەستی پێ کردووە و هەموو دام و دەستگاکانی داری خۆ بەڕێوەبەری شەنگال و تەفگەری ئازادی ژنانی ئیزەدی تاژێ و یەکینەکانی بەرخۆدانی شەنگال یە بەشە و یەکینەکانی ژنانی شەنگال، ئاسایشی ئیزەدی خان و یەکێتی گەنجانی ئیزەدی خان و ژنانی گەنجی شەنگال و کەسایەتیە ئاینیەکانی ئیزەدی و پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی شەنگال و هەروەها نوێنەرانی گەلی عەرەب هاوشانی هەموو بەش و پێکاتەکانی ئیزەدی و خەڵکی شەنگال بەشداری لە کۆنفرانسەکەیان کرد. ڕوا گروپێکی 15 کەسیش لە چالاکوانانی سیاسی و ئەکادمی و ڕۆژنامەوان لە بەغدادەوە بەشداریان لە کۆنفرانسەکەدا کردووە. سەبارەتبان ناوەڕۆکی کۆنفرانسەکەی شەنگال جیهان جەلۆ هەفسەرۆکی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شەنگال لەسەر ناوی داری خۆبەڕێوەبەری وتاری پێشکەش کردووتی ئەم کۆنفرانسە لە ئەندازیاری ئازادی ڕێبەر ئۆجەلان پیرۆز دەکەین. هەروەها ڕەنەسانسی ئیزەدیەکان لە بندەستیەوە بەرەو سەربەخۆیی دەبات و ڕێبەر ئۆجەلان بانگەواز لە کۆمەڵگەی ئیزەدی دەکات کە پاراستنی جەوهەری خۆی و بەڕێوەبردننی جەوهەری خۆی پەرە پێ بدات. هەروەها تاژێش لە کۆنفرانسەکەدا وتی کۆنفرانسەکە لە سەرۆک ئاپۆ پیرۆز دەکەین. نەعام ئیلیاس لەسەر ناوی
مۆنتاژێ پەیامێکی پێشکەش کرد و ڕایگەیاند ئەم کۆنفرانسە بەرهەمی شەهیدانە و لە ساڵیادی فەرمان نزیک دەبینەوە و شەروانانی ئازادیش بەبیر دەهێنینەوە کە هاتن بە هاواری ئێمەوە و ئەم کۆنفرانسیان لێ پیرۆز دەکەین. هەروەها پەیامی ڕێبەر جەلانیش کە بانگەوازی ڕەنەسانسی ئیزەدەکانی کردبوو ئەو بە تایبەتی بۆ کۆنفرانسەکەی ناردبوو خوێندرایەوە و سۆزار ئاویستا ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەجەکەش پەیامێکی ڤیدیۆیی بۆ کۆنفرانسەکە ناردووە. هەروە پاش خوێندنەوە و تەماشاکردنی پەیامەکان سەمپۆزیۆنێک دەربارەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و تێکۆشانی خۆبەڕێوەبەری شنگالیش نمایش کرا. کۆنفرانسەکە بڕیارە 2 ڕۆژ بەردەوام بێت و ناوڕۆکی پڕ و دەوڵەمەندی دەبێت و لاوتارەکاندا 9 بابەتیش پێشکەش دەکرێن و تاوتوێ دەکرێن. بابەتەکانی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە هەبوونی کۆمەڵگەی ئیزەدی لە ڕەوتی مێژوودا و ئیزەدی و ئیزەدایەتی لە چوارچەوەی کەلتور باوەڵ و فەلسەفەدا و ڕووناکردنەوەی حەقیقەتی ژنان لە ڕێگەی ژنەلۆژیەوە وەک جەوهەر و پاشماوەی کۆمەڵگە و ڕاستی وڵات پارێزی و ئێکۆلۆژی لە نێوان تاڵان و قڕکردندا و زەهنیەتی فەرمان ڕاستی قڕکردنی جەستەیی و کەلتوریە. نعمان کورتولموش سەرۆکی پەرلەمانی تورکیا بانکێشنامەیەکی ئاراستی لایەنە سیاسیەکان کرد سەبارەت بۆ کۆمسیۆنەی کە لە چوارچەوەی پرۆسیاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا دادەمەزرێت. جێگیری سەرۆک فراکسیۆنەکانی لایەنە سیاسیەکانی پەرلەمان بانکێشتی کۆبوونەوەی پێشنیوەڕۆی ڕۆژی 8 تەمموز کراون. هەروەها داوا لەو لایەنانەی کە نوێنەریان نییە لە پەرلەمان کراوە لە هەر لایەنێک نوێنەرێک ئامادە بێت. لە کۆبوونەوەکەدا تاوتوێی زۆر بابەتی پەیوەست بە کۆمسیۆن و دامەزراندنی بە یاسا یان دەست پێشخەری سەرۆکی پەرلەمان دەکرێت ئەگەر لە کاتی کۆبوونەوەکەشدا بڕیارێک لەسەر چۆنیەتی دامەزراندنی کۆمسیۆنەکە درا ئەوە ئامادەکاریەکی نووسراو لەسەر بنەما و پێوەرەکانی دامەزراندنی دەکرێت. دوای ئەم گفتوگۆ و ئامادەکاریانە کورتولموش سەرۆکی پەرلەمانی تورکیا دامەزراندنی کۆمسیۆنەکە ڕادەگەێنێت. لە پارتی یەکسانی و دیموکراسی گەلانەوە و هەروە کۆنگرەی دیموکراتیکی گەلان هەدەکە مەراڵ دانش بەشتاش پارلەمانتار لە ئەزروم و ساروخان ئۆلوچ پارلەمانتار لە ئەنتالیا و چەنگیز چیچەک پارلەمانتار لە ئەستانبول ئەو کۆمسیۆنە دەستنیشان کران کە بڕیارە دابەمەزرێت. تۆلای حاتم مقلاری و تۆنجەر باقیرخان هاوسەرۆکانی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی بۆ بینینی دەمیرتاش سەردانی زیندانی ئەدرنیان کرد. تۆنجەر باقیرخان و تۆلای حاتم مقلاری بۆ کۆبوونەوە لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپە و سەلجوق میرزاکلی هاوسەرۆکی پێشووی شارەوانی گەورە شاری ئامەد چوونە زیندانی ئێدرنا. گوێی ئاماژەیە دوێنێ هاوسەرۆکانی گشتی دەم پارتی لە زیندانی کاندیرای لەگەڵ فیگان یوکسەکداغ و سەمرا گۆزەلیش کۆبوونەوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە باشکۆوە یادی پێنجگەری لای کردەوە و ڕاگەاندووە هاوڕێیانمان ئاژین لۆرین زەندا بەربانگ و نالین میراتێکی بەرخۆدانیان بۆ نەوەی داهات و جێهێشت و بوونە سەرچاوی ڕووناکی ئایندەمان بۆ هەمیشە تبنە مەشخەڵی ئازادی کە ڕێگەمان ڕووناک دەکات. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە نەڕەچەدا هاتووە هاوڕێیانمان ئاژین لۆرین زەندا بەربانگ و نالین کە لە کانونی دووەمی 2018دا لە هێرشی دوژمن بۆ سەرهەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون. بەڕێز و پێزانینەوە یاد دەکەینەوە و بەڵێن دەدەین خەونی ئازادی شەهیدانی نەمرمان بگەێنین بە سەرکەوتن. هەروە ڕاشی دەگەین دەوڵەتی تورک لە ساڵی 2018 لەسەر بنەمای قڕکردنی گەلەکەمان بە ئامانجی لە ناوبردنی تێکۆشانی ئازادی گەلەکەمان پەرەی بە هێرشەکانیدا و داگیرکەران کە نەیانتوانی لە بەرامبەر گەریلادا لە گۆڕەپانەکانی شەڕدا خۆیان ڕاگرن و وەک کۆتا چارە شەڕەکانیان بە بەکارهێنانی تەکنیک بەڕێوەبرد هەموو تەرفەتەکانی خۆیان بەکارهێنا و هێرشی سەر گۆڕەپانەکانی گەریلایان کرد. بەرخۆدانی مێژووی هاوڕێیانمان ئاژین لۆرین زەندا بەربانگ و نالین جارێکی دیکە هێڵی بەرخۆدان و سەرکەوتووی تێکۆشانی ئازادی کوردستانیان نیشاندایەوە. هەروەها هەپەگەڕای دەگەێنێ سەرخۆشی لە بنەماڵی هێژای هاوڕێیانمان دەکەین کە ڕووناکی ئەمڕۆیان ئافراندین و گەرنتی پاشە ڕۆژمانن. هەروەها سەرخۆشی لە گەلی وڵات پارێزی کوردستانیش دەکەین. ناسنامەی شەهیدان بەم شێوەیە خراوە تا ڕوو. بێریڤان عەتابە ناسناوی ئاژین گارزان لە بەدلیس لەدایک بوو لە کانونی دووەمی 2018 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوو. گۆڵجان گۆزەتین بە ناسناوی لۆرین گەلاوێژ ویش لە ئاگری لەدایک بووە. هەروەها فەریدە چەسن بە ناسناوی زەندا ئاویستا لە ئاگری لەدایک بووە. هەروەها ئیلیاس بن بەرداخ بە ناسناوی بەربانگ چیاگەر لەوان لەدایک بووە. ئەڤینیۆجا بە ناسناوی نالین ئەڤین لە جولەمرگ لەدایک بوو. هەمووشیان لە کانونی دووەمی 2018 لە هەرێمەکانی پاراستنی مدیا شەهید بوون.
کۆمیتەی خەباتی بنەماڵی شەهیدانی پەژاک لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەاندووە لە 7مین ساڵڕۆژی شەهادە چالاکی مافی مرۆڤ کەسایەتی و وڵاتپارێز و لایەنگەری پارتیمان شەهید ئیقبال مورادی یادی سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی بەرز ڕادەگرین و بەڵێنی درێژە پێدانی ڕێبازی شەهیدانمان دووپات دەکەینەوە. کۆمیتەی خەباتی بنەماڵی شەهیدانی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک سەبارەت بە ساڵڕۆژی شەهیدبوونی ئیقبال مورادی بەرپرسی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە. لە ڕاگەیاندراوەکەی داهاتووە شەهید ئیقبال سەرجەم تەمەنی ژیانی لە پێناو ئازادی گەل و نیشتمان بەخشی و بۆ بەدیهێنانی ئازادی و دیموکراسی ماندوونە ناسانە لە ناو کار و خەباتی نیشتمانی و شۆڕشگەڕیدا تەمەنێکی دوور و درێژی بەسەر برد. هەروەها ڕاشی دەگەێنن شەهید ئیقبال مورادی یەکێک لە کەسایەتی سۆسیالیست و دڵسۆزەکانی گەلی کورد بوو کە شۆڕشی ئازادی لە کەسایەتی خۆی و بنەماڵەکەیەوە دەستی پێ کرد و ناو نیشانی هەمیشە لە دڵی گەلدا بە درەوشاوی دەمێنێتەوە. هەروەها ڕایدەگەێنن بۆیە جێگەی خۆیەتی لە کەسایەتی هەواڵ و هاوڕێی نیشتمان پەروەری گەلەکەمان شەهید ئیقبالدا جارێکی سیاسەتی تۆقاندن و ڕفاندن و زیندان و ئەشکەنجە و لە سێدارەدانی ڕژێمی ئێران لە بەرامبەر بە گەلەکەمان و نیشتمان پەروەران و ئازادی خوازان ڕسوا و شەرمەزار بکەین و بە هەوارێکی بڵندتر بەو سیاسەتە جیاکاری و هەڵاواردانی ڕژێم بڵێین نا. بەپێی زانیاریەکان کەمێک پێش ئێستا با درۆنێکی بۆمبڕێژ کرا و هێرشکرای سەر کێڵگەی نەوتی تاوکێ لا سنووری زاخۆ و هاوکات هەر کەمێک پێش ئێستا درۆنێکی بۆمبڕێژ کرا و لا سنووری هەولێریش کەوتوەتە خوارەوە. جێیاماژەیە 5 ڕۆژە هێرشە درۆنەکان بۆ سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان دەستیان پێکردو تا ئێستا هیچ گروپ و لایەنێک بەرپرسیارەتی خۆی لە ئاراستەکردنی ئەو درۆنانە ڕانەگەیاندووە. گەشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە بمێنن لا خێر و خۆشیدا.